بەڵام بەڕاستی خوێندنەوە ناکرێت چونکە تێناگەین لێ خوێندنی ئۆنلاین نامێنێ بۆ پۆلی دوانزەکان بەتایبەتی و ئەمڕۆ قوتابیانی پۆلی 12 بنەتە بەردەمی پەروەردەی ڕۆژئاوا و داواکاریان لە وەزارەتی پەروەردە هەیە لەبارەی منهەج و داوامکردنیانە ئەمێ بچمە لای خۆیان بزانم داواکاریەکانیان چێ سڵاو لێ بێ داواکاریەکانی ئێوە ئەمڕۆ چییە کە ئەمڕۆ هاتوونەتە ئێرە سەرەتا بەخێر بێن بۆ کەناڵەکەتان هاتوونێرە عەزیزتان کێشاوە داواکاریمانەوەی بە یەکەم خوێندنی ئۆنلاین نامێنێ بۆ پۆلی دوانزەکان بەتایبەتی و هەروەها کەمکردنەوەی منهەج بۆ پۆلی دوانزەکان چکە ئێمە تا ئێستا دیاریمان نەکردو کەی دەستکەین بە سەعی کەی تەواوین و هەروەها کاری خوێندن درێژ کرێتەوە باشە ئەو منهەجی کە بۆتان دانراوە ئێوە داوایەوەکان کە بۆتان کەم کرێتەوە دەستە چێن وەڵامی یاونەتەوە کەم کراوەتە بەڵام بە ڕێژەیەکی زۆر کەم بۆ نمونە لە کوردی یەک بابەت کەم کراوەتەوە زۆر کەم ئەگەر بتوانە بۆ کەمترکردنەوە زۆر باشترە چکە کاتمان لە بەردەستانی خۆتان نەزان وەزعەکە شوێنە ئێستا و لەم شەڕە و تەلەبە دوودڵەوە هەروەها ئەگەر ئەوەش بکرێ زۆر باشترە تایبەت بە وانەکانی کوردی و عەرەبی باسی ئەوەتان کرد و کە ئەوەش بکرێت اختیاری کوردی و عەرەبی بکرێت ئارزومەندانە ئێستا تەلەبە هەیە کوردی و عەرەبی تەرک کردووە دەرەجەی بەرز بۆتە بۆ 90 کە حساب کراوە 70 یەنەوە یعنی زۆر فەرقی زۆری کردو ئەگەر ئەوە بکرێت زۆر باشتر بۆ زانستی و وێژەیەەکان خۆ زانستیت خۆم وێژەیم باشە بەنیازی نمرەی چەنی ئەم ساڵ بەدەستی بێنی وا گەورەیە 6 من 100 بێنم وەک یەکە وایە بووم ئاماجەکە دیاری نەکردووە وڵای دیاریم کردووە بەڵام ئیتر کەنەها دەسەڵات نیە خۆم ناگەم بە 2 ساڵە چونکە ساڵاتر لەم بەزمە خراپتری بەسەرادی دۆستپازۆ بەڕێستان بەڵێ لێرە ژماری زۆر لەو قوتابیانە لێرەن هاتوونەتە ئێرە داواکاریان هەیە تایبەت بەوەی کە ئەوان ئەیانوێت هەم منهەجە بۆ کورد کەم بکرێتەوە هەم وەکو ئەو بابەتەی کە وانەکانی کوردی و عەرەبی بکرێ بە اختیاری وێژەی یا زانستی بەنیازی نمرەی چەنی ئەم ساڵ وەڵای خوای گەورەی گابانسی ئینشاڵڵا نمرەی بەرزمان تمۆحە ئەنی ئەگەر منهەج کەم بکرێتەوە مەتا چەنێ هاوکارێ بێ بۆ تۆ وەڵاهی منهەج کەمکردنەوەکە بەپێی ئەوەی کە وەزارەت دایناوە تا ئێستا کورت کراوەتەوە لە خوا بەجاوە ئەگەر کورتتریش کرێتەوە پێم وایە لە سوودی هەنێ قوتابیا بێ بڵێ باشە خوێندنی ئۆنلاین تا چەندێک خراپە بۆ ئێوە وەڵای خوێندنی ئۆنلاین بەنسبەت ئەو خوێندکارانەی کە توانای سعیکردنیان نییە بەتەنها لە ماڵەوە ئەوە کاریگەری نەرێنی زۆری لەسەریان هەیە بەوەی کە ناتوان کۆنتڕۆڵی بابەتەکان کەن لەبەرەوەی کە بابەتەکان زۆرن و کۆنتڕۆلکردنی تۆزێ قورسە بە تایبەتی بەبوونی ئەم شەڕەوە کە ناوچەکەمانی گرتووەتەوە زەرمەندی یەکەم خوێندکارانن چ بەوەی کە خوێندن کرا بۆ ئەلکترۆنی ئۆنلاینە کە زۆر تەلەبە ناتوانێت پابەندی بێ چ بەوەی کە دەرونی قوتابی بە شێوازێکی ناخۆش وروژێنراوە کە گوێمان لە سەوتی درۆن و ساڕوخە بێت و ئیتر کاتی ساگامان لێگرێت باشە تۆ بەرناگەر ئۆنلاین بێت ئەمە ئەتوانین بەس کۆشتێکی باشکەی من وەگو خۆم ئەتوانین بڵین بەڵێ بەڵام ناتوانین بیسەمێنین بەسەر قامی قوتابیا کە ئەمە شتێکی باش بە یاخونا بەڵام بەداخەوە بارودۆخەکە وای کردووە کە ئەم خوێندنە ئیجبار کرێ بەسەر خوێندکارانە زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ ژمارەی زۆر لەو قوتابیانە لێرەن ئەیانەوێت بۆ نمونە کە تایبەت بە باش ئەگەر خوێندنی ئۆنلاین بێت چ زیانێک بە تۆ گەێنێ وەڵاهی سەرەتا بەخێر بێت بەناوی خوای گەورە خوێندنی ئۆنلاین بەڕاستی زیانی هەیە لە هەموو لایەنێکەوە یعنی بۆ پۆلی 12 ئەمە هیچ چەنێ زیانی هەیە پۆلەکانی تر من برام پۆلی مەکتەبی هەیە لە پۆلی 8 دەرزێ فەوتێ کاتی ڕوا ئیمتیحانی نەکردووە معقول نییە بۆ خوێندنی ئۆنلاین بۆ پۆلی 12ش ئەگەر بینەوە سەر ئەوە من ناکرێ بڵێ مامۆستاکانم ئیهمالن ڤیدیۆم بۆ ئەنێرن خەمخۆرن بەڵام بەڕاستی خوێندنەوە ناکرێت چونکە تێناگەین لێ خۆ وێژەی یا زانستی زانستی بەنیازی نمرەی چەنی ئەم ساڵ وەڵاهی خوای گەورە چی پێ باشەوە بەڵام ئێمە تەنها ئەومان لەسەرە کە ورد بین و جدی بین تایە چۆن زیاتر ورترن لە بەدەستێنانی نمرەیە بۆیە دایم نمرەیەکیان دیاری کردووە وەڵاهی ئیتر خوای گەورە چی پێ باشە من ناکرێت لە ئێستا شتێ بڵێم لەوەیە داهاتووە ڕووداوێکم بەسەر بێ کە نەتوانم ئەو دەرەجەیە بێنم ناکرێت من ئێستا بەشێک دەرەجەیە بۆ خۆم دیاری بکەم بەڵام ئینشاءالله بۆ پێی کە من لە سەرەتای ساڵانە لە هاوینی پارێکەوە من خەریکی پۆلی 12 زۆر بەجددی زۆر بەوردی ئیتر ئاوامان لێ هاتووە بەڕاستی سار بووینەتەوە بێزار بووین تاقەتی ساوی نەماوە بەنیازی پزیشکی ئەندازیاری بەخوا حەزم لە پزیشکی نییە حەزی نییە نەبەخوا هیچ یعنی متعینا لێ نابینم ڕۆسپاس بۆ تۆ بەڵێ ئەوەی کە بینن ئەمە کۆبوونەوەی قوتابیانی پۆلی 12 داوای کەمکردنەوەی منهەجیانەکەن هەم کاوکات داوای ئەوەکەن کە بە ئۆنلاین نەخوێنن هاوکات داوای ئەوەکەن کە وانەکانی عەرەبی و کوردی بکرێ بە ئارەزومەندانە بۆی هاتووەتە بەردەمی پەروەردەی ڕۆژئاوا ئەمە داواکاریەکانیان کە لە وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی دەکەن